بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا زواج الإسلام عبادته لبروي الله جل جلاله فرماني بيكردو فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع وأنكحوا الأيام منكم. هرسنك الله جل جلاله فرماني بيبكى أو عبادته. ورسول الله صلى الله عليه وسلم فرماني بيكردو يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. أي جروبي جنجان كيلا إيه وتواني پێداویستیە مادی و معنەویەکان دابین بکە بۆ ژیانی هاوسەرگیری با هاوسەرگیری بکە. کەواتە بەو مەرجانی کە لە قورئان و سنەتە هاتووە زەواج عیبادەتە. بۆی هەڵمە خەڵەتێ بە کەسێک کە دێ بۆ لای تۆ پێتەڵێ خۆ توش نەکەی بیکەی. ئەو پێچوانی فەرمانی ئەڵڵا و ڕەسوولە پێڵێ بێگومان ئەگەر تۆ ئامادەسازیت تایە بۆ باوکایەتی و خانەوادە بەڕێوە بردن و تواناییشت هەیە ئەوە عیبادەتێکی چاکە ئەنجامی بدە و بەخسی هیچ کەسێ مەکە. لە سەردەمی زێڕینی ئەم ئوممەتەیە هەم پیاوان هەم ژنان نەک بۆ خۆیان بگرە بۆ هەر کەسێک کە بە شایستەی ئەوەیان نەزانی ئافرەتێکی باش بەنسیبی بێ ئافرەتیانە دۆزیەوە و هەوڵیانەدا بە یەکیان بگەێنن و بۆ هەر کچێکیش کە حەزیانە کرد پیاوێکی باش بەنسیبی بێ پیاوێکی باشیان بۆ دۆزیە و هەوڵیانەدا بە نزیکی بە یەکتریان بگەێنن. بەڵام بەداخەوە ئێستا ئەمڕۆ ئەو کارە لە ناو ئێمەیان نابێنرێ. بەڵکو ئەگەر بێت و ئەم پیاوە خۆشی ئافرەتێک بدۆزێتەوە ئەم گەنجە خەڵک لی تێگەدا، یاخود ئەگەر ئەم ئافرەتە خۆشی پیاوێکی بەدڵ بێ خەڵک لی تێگەدا. ئەگەر دیقەت بین ڕەسوول الله صلی الله عليه وسلم خەدیجە خاتونی چۆن هێنا بە پێشنیاری ئافرەتێک، عایشە خاتونی چۆن هێنا بە پێشنیاری ئافرەتێک، سەودە خاتونی چۆن هێنا بە پێشنیاری ئافرەتێک، حەفسە خاتونی چۆن هێنا پێشنیاری باوکی. واگەر دیقەت بێ ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆ خۆی کچەکانی خۆی کچێکی دای مامی عوسمان کە وەفاتی کردوتی وەرە دووەمی شتێمێ خۆی پێشنیاریە کرد بۆ پیاوی باش بۆ کچەکانی کێ ڕەسوولی الله جل جلاله. دوای کە ئەویش وەفاتی کردوتی سێممانە بۆ سێمیشمان پێی بەستر کچمان نەماوە. بۆی بەڕاستی هەوڵدان بۆ گەیاندنی کوڕ و کچەکان بە یەک کە ئەزانی شایستە یەکن کە ئەزانی هاوتای یەکن ئەجرێکی زۆر گەورەیە وەکاری ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەگەڵ خەلیفەکانی لەگەڵ سەحابەکان. ئەگەر بڕۆی ژیاننامەی سەحابەکان بخوێنیتەوە پڕیەتی لەو جۆرە پێشنیارانە پڕیەتی هەر کامێکیان نیازی ژنهێنانی هەبوو بێ. یەکێ لە پیاوان پێیزانی بێ ئافرەتی بۆ دۆزیوەتەوە، یەکێ لە خوشکانیش پێیزانی بێ ئافرەتی بۆ دۆزیوەتەوە. زۆر ڕووی داوە. بڕۆن بزانن زۆربەی سەحابە چۆن هاوسەرگیری کردو. حتا بووە لە مەجلیسی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی بە یەکێ بۆ هاوسەرگیری ناکەی وتێ یەکێک کچم پێدا و تویانە پێی هەموو ئەهلی مەجلیسەکە کچی فڵانە کەس شوت پێیەکە کچێکی باشیشە بوشە ئافرەت بۆ پێی وتراوە بۆچی زەواج ناکەی وتوێتی دەسم بە پیاوێکی باش ناگا یەکسەر ڕاستەوخۆ پیاوێکی باشیان بۆ پێشنیار کردووە وتویانە فەرموو ئەوە پیاوێکی باش هەیە زەواجی لەگەڵ بکە. بۆیە ئەم کارەش عیبادەتە. بە یەکگەیاندنی دوو کەس بە حەڵاڵی کە شایستی یەکتر بن عیبادەتە. بەداخەوە کۆمەڵگای سەحابە و تابعیەکان و تابعی تابعیەکان تا سەردەمە زێڕینەکان زۆر دەستگرتوو بوون بەم کارەوە بەم عیبادەتەوە. بۆیە کاتێک کە کۆمەڵگا خەمی گەنجەکانی خۆی نەخوار بەگشتی زوو بیانگەێنن بە یەکتری و هاوسەرگیری بکەن کوفری عالەمی خەمی گەنجەکانی خوارد دەیان مەلهای بۆ کردنەوە دەیان باری بۆ کردنەوە دەیان شوێنی بەدڕۆشتی بۆ کردنەوە تا بە حەڕامی بە یەک بگەن. کاتێک کە ئامادە نەبوون لە ڕێی پیاوێکی باشەوە ژنێکی باشەوە هاوسەرگیری بکەن چون لە ڕێی مۆبایلەکانیان و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کردیان، چون لە کافتریا و بار و بلیاردەکانە کردیان، چون لە جامیعە و لە مەعاهیدەکان و لە مەکتەبە تێکەڵاوەکانە کردیان، چۆن زەواجێکیش کە قوڕەکە بەسەری هەموو لایەکیانە و دواتر ئەگەر بیانەوێ بە پاکی و بە جوانیش زەواجێ بکەن ئەوە وەکو ڕابردوویەکی پەڕمەترسی بەردەوام لە هۆش و خەیاڵ و ئەندێشیانە
و هەر ڕۆژێکیش بێ خۆی ئەکا بە ژیانی هاوسەرگیریانە هەموو جوانیەکان ناشری نەکاتەوە جارێکی تر. بۆیە زۆر گرنگە مسلمانان خەمخۆری یەکتری بن، ئامۆژگاری کار بن بۆ یەکتری، تەماشا بکەن کێ شایستەی کێیە کە هەر ئاسانی بۆ بکەن. جاری وا هەیە باوکەکە خۆی ڕێگرە لە بەردەم کچەکەیە کە بگا بە کوڕێکی باش، لە بەردەم کوڕەکەیە کە کچێکی باش بێنێ. هەندێک بیانوە هێننەوە یعنی بەتاڵ بێمەعنا بۆ ئەوەی ئەو پرۆسەیە کە پڕە لە خەیر و بەرەکەت بۆ هەموو لایە ڕەت بکەنەوە تا دوجار بە حەرامی تووشی یەکترە بن و بە حەرامی بە یەکترەگەن. ئەنجا دواتر یان ئەوەتانێ بۆ سڕینەوەی پەڵەی عار لە ناو چاوانی خۆیان پەنا بەنە بەر بووە ئەزێتدانیان یاخود بۆ گەیاندنیان بە یەکتری و تەسلیم بوون بە واقع. کاتێک کە بینین کچۆڵێک دێ بۆ لامان پیاوێکی باشاتۆتە داوای کوڕێکی باش داوای کردو باوکی نایدا و تکامان لێکە هەوڵ بدەین لەگەڵ باوکی قسە بکەین تابیدا، یاخود کوڕێکی گەنجی ڕێک و پێک و بەڕێز دێتە لامان بەدین بە ئەخلاق چۆتە داوای ئافرەتی کەسێک کە ئەو پێی نادا تکا لێماکە تەداخل بکەین بەو پەری خۆشحاڵی و تەداخلەکەین و ڕێکیخین ئەگەر لێیان ڕاببینین. بەڵام بەڕاستی لەو کاتەیە کە گوێیان لێگریت و گوێ لە ناخیان ئەگری تۆش کزە لە دڵتەوە دێ بۆیان کە ئەم کوڕە ئەوێ بە پاکی بگا بە ئافرەتێ بۆ ڕێگرن، ئەم کچایە بە پاکی بگا بە کوڕێک بۆ ڕێگرن. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ کە دوو کەس گونجان و یەکتریان ویست حەلیان بەس نیکاحە تۆڵەی حەلیان هەڵوەشانەوەی خۆشەویستەکەیە گونجاندنەکەیە ڕێککەوتنەکەیە حەلیان جیاکردنەوەیە نە بە ئەڵڵا حەلیان جیاکردنەوە نییە. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ڕاستی فەرمووە بۆیە حەلیان بێ گەشتنە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە لەمڕۆیە بۆ ئەوەی چیتر کچەکانمان و کوڕەکانمان کوفر نەیان بە حرامی تووشی پەیوەندیان بکە ئێمە خۆمان خەمیان بخۆین و بە حەڵاڵی تووشی پەیوەندیان کەین. هیچ پیاوێک بەقەدەر ڕەسوڵ الله عیززەتی نییە، بەقەدەر عومەر عیززەتی نییە. دەی ئەوان ئەگەڕان بۆ پیاوی باش بۆ کچەکانیان و بە هەمان شێوە هیچ پیاوانێک وەکو پیاوانی سەحابە نین، ئەگەڕان بۆ پیاوی باش بۆ کچەکانیان، ژنەکانیشیان ئەگەڕان بۆ کوڕی باش بۆ کچەکانیان یاخود بۆ کچی باش بۆ کوڕەکانیان. بۆیە خەمخۆری یەک بن هەتا وەکو بەرەکەت بگەڕێتەوە ناومان، خەمخۆری بە یەکگەیاندنی حەڵاڵ بن هەتا وەکو نەوەی بەڕێز و بەرز دروست بێتەوە. والحمد لله رب العالمين.